تەوەری دووەمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین. وەفدێکی پێشمەرگە و سوپای عێراق و هاوپەیمانان لە فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستان لە سلێمانی کۆبوونەوە. لەو کۆبوونەوەیە جەختیان لە بەردەوامی هەماهەنگی نێوانیان کردوتەوە. هەروەها پرسی یەکڕیزی و تەبایی و هەماهەنگی لە دژی داعش و هەروە هەماهەنگی لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراقیش کراوەتەوە. ئێمە ئەم بابەتە تاوتوێ دەکەیم زانین زانیاریەکانی ناو کۆبوونەوە کەچی هاوپەیمانان چی دەڵێن لەبارەی پشتگیریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان و هەماهەنگیەکانیش لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق چییە بە تایبەتی لەو ناوچانەی کە پێیان دەوترێت ناوچەی جێناکۆک و ئەوەی کە دەوترێت بڵێن بۆشایی ئەمنی تێدا دروست بووە. ئەم بابەتە تاوتوێ دەکەین لە ئەستودیۆ میوانداری بەڕێز محەممەد ڕەسوول جێگری فەرماندەی میحوەری دوی هێزی پێشمەرگەی کوردستانمان کردو. بۆ ئێوەش کەناڵەکەیشتان بۆ بینێرانتان من محەممەد ڕۆستەمم ڕۆستە بەخێر سپاس بۆ جەنابەت. کاک محەممەد من بە لە پرسیاری ئەوە دەست پێ بکەم دوای ئەوەی کە هێزی پێشمەرگەی کوردستان زانیمان کە هێزێکی تۆکمەوە لە ماوەی ڕابردووە لە شەڕی داعشە بەشداریەکی کاریگەری هەبوو. ئێستا هاوپەیمانان لەگەڵ ئێوە کۆبوونەتەوە ڕۆژە و بە تاوتی کۆمەڵە بابەتتان کردو. هاوپەیمانان ئێستا ئەڵێن چی هەڵوێستیان چێ بەرامبەر هێزی پێشمەرگەی کوردستان و پشتگیریەکانیشیان چێ بۆ هێزی پێشمەرگەی کوردستان؟ هاوپەیمانان لە شەڕی داعش و لە پێش شەڕی داعشیشەوە بڵین هەمیشە پشتیوان بوون لە دوای ڕوخانی ڕژێمی پێشووە لەوانەیە هەندێک کات ئەو هەندێک کەس لە ناو هاوپەیمانان فکری وانە بوو بێ کە پێشمەرگە بۆکو هێزێکی کاریگەر بمێنێ بە تایبەتی لە هەرێمی کوردستانە. بەڵام خۆشببختانە لە دوای ئەوەی کە دەستورێک بۆ عێراق نووسرایەوە کە پێشمەرگە بە شێوەیەک لە شێوەکان لە ڕووی یاساییەوە بوو بە هێزێکی بوو بە بەشێک لە ئەنزیمەی دیفاعی عێراقی لە با بڵین ئەنزیمەی دیفاعی عێراقی کەوا بووە هێزێکی یاسایی. ئەم هێزە یاساییە هاتن لەوەی کە پشتیوانیمان لێ بکەن ڕەنگە هەندێک کات هۆکار خۆمان بوو بێتین کە ئەو پشتیوانیانە دواکەوتووە بۆ سەردەمانی دواتر، یعنی با بڵین لە دوای 2005ەوە یا لە دوای 2007ەوە ئەبوایە با بڵین کۆمەڵی ڕێوکار بگرێتە بەر بۆ ئەوەی کە زووتر هێزەکان یەک بخرانایە و بخرایەتە سەر وەزارەتی پێشمەرگە هێزەکان بەدەست فەرماندەی و کاتەی کە فەرماندەیی گشتی بوو یاخود با بڵین لەشکری کوردستان بوو هەردووکی بتوانڕایە لە وەزارەتی پێشمەرگا یەکی بگرتایەتەوە. خۆشببختانە ئێستا ئەو ئومێدە بەدی ئەکرێ کە زوربەی زۆری هێزەکان خراوەتە سەر وەزارەتی پێشمەرگا هەندێک لیوای کێش ئامادەکراوە بۆ ئەوی بخرێتە سەر وەزارەتی پێشمەرگا. بۆ ئەم مەبەستە هاوپەیمانان هاتوون بە تایبەتی 4 وڵاتی سەرەکییان لە هاوپەیمانانە. هاوپەیمانان زۆرن لەوانەی کە پشتیوانی لە داعش شەڕی داعشا پشتیوان بوون بۆ هێزی پێشمەرگا بۆ دژی شەڕی داعش. بەڵام ئێستا 4 وڵاتیان ملزەمن بەوەی کە خۆیان بڕیاریان داوا کە پشتیوانی لە هێزی پێشمەرگە بکەن بۆ مەدایەکی دیاریکراو نییە، نازانین 5 ساڵە یا 10 ساڵە یا زیاترە یا کەمترە. بەڵام ئەوانە ئەمریکایە، بەریتانیایە، ئەڵمانیایە، هۆڵندایە. ئەمانە پشتیوانی هێزی پێشمەرگاکەن هەم لە بۆ تەدریبکردنی بۆ تەسلیحکردنی بۆ ئەوەی کە پڕچەکیکەن لە ڕووی ئالیاتەوە لە ڕووی تەنها سوکنا لەسەر ئەوان نییە، باقی شتەکانی کە لەسەر ئەوانە هەتا موچەیش لەسەر ئەوانە. باشە کە ئەمە پشتیوانیەکی گەورەیە لە هێزی پێشمەرگە ئەکرێ و بەڕاستی یعنی ئەو وڵاتانی کە چەندین ساڵ دۆستایەتی یەکێ لە وڵاتانیان کردو کە ناومانێنان ڕەنگە ئەمەیان بە ئاسانی بۆ نەکرابێت ئەوەی کە ئێستا باسوان کرد. باش کاک محەممەد لەم کۆبوونەوەیە هاوپەیمانان باسییان لە چی کرد بۆ هاوکاریەکانی هێزی پێشمەرگەی کوردستان؟ مەبەستم ئەوەیە ئەوان چ میکانیزمێکیان دیاری کرد بۆی کە هاوکاری زیاتری هێزی پێشمەرگەکەن یاخود داواکاریان لە ئێوە چی بوو وەکو هێزی پێشمەرگەی کوردستان بۆی ئەوان بتوانن هاوکاری ئێوە بکەن؟ کۆبوونەوەکان بەردەوامە لەگەڵ هاوپەیمانان چ با بڵین ئەمریکیەکان بێت کە لە کوردستانن چ هێزی هاوپەیمانان بێ لایەنەکانی کەیش کە ناومانێنان و ئەوانی کەش وەکو فەڕەنسا، ئیتالیا ئەوانە هەموو وجودیان هەیە لە هەرێم بەردەوام یەکتربینی نیشەیە نەک تەنها لەگەڵ
فەرماندەی گشتی هێزەکانی هەفتا بەڵکو لەگەڵ جگەل لە وەزارەتیش بەڵکو خۆیان سەردانی میحوەرەکان و لیواکان و هەندێک شوێنی مەبەست کە خۆیان پێویستیان پێی بێ بە تایبەتی منتیقی گەرم بێ یاخود با بڵێن جم و جوڵی داعشی تیاابێ ئەوان بۆ خۆیان دێن سەردانەکەن و بەپێی معلومات یاخود با بڵێن هاوکارە بن یا ئیشێکی هاوبەشیان هەیە ئەوە بەڵام دوێنێ ئەو کۆبوونەوەی کە دوێنێکراوە ئەو کۆبوونەوەیە دەرئەنجامی کۆبوونەوەیەکی ڕابردووە کە لە منتیقی خانەقین کرا لەگەڵ سوپای عێراقا قرار بوو لە 30 مانگ کۆبوونەوەکات کۆبوونەوەی دووهەم لە کەلار بکرێ بەڵام ئەو کاتە بەهۆی وەزعی نالەباری عێراقەوە نەتوانرا کۆبوونەوەکان جام بدرێ کەوتە دوێنێ ڕابردوو کە دوێنێ کۆبوونەوەکە کراوە لەگەڵ سوپای عێراقا و کۆبوونەوەیە کراوە لەگەڵ فەرماندەی هێزەکانی هەفتا و ئەو میحوەرانەی کە معنی بوون بەوەی کە بتوانن لێ بن یاخود بانکرابوون بۆ ئەوەیە کە پەیوەندی بەو ئیشانەوە بوو کە دوێنێ بانیان کردبوو. باشە هەماهەنگی لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و سوپای عێراق عیندەمێکە باز لەم بابەتە ئەکرێت و هەندێک کاتیش بینیمانە بەداخەوە کێشە دروست بووە لە کاتێکا کە هێزی پێشمەرگەی کوردستاندا شوێنێک بووە یاخود سوپای عێراق لە هەمان شوێن و بەڵام دوجار جۆرێک لە بۆشایەکی ئەمنی دروست بووە لەویا کە تیرۆرستانی داعش بەداخەوە خۆستویانەتەوە ئەو هەلەوە پەلاماری سوپای عێراقیان یاخود پەلاماری هێزی پێشمەرگەی کوردستانیان داوە یعنی ئێوە لەگەڵ سوپای عێراقا چۆن باسی ئەم بابەتتان کرد یعنی لەگەڵ نوێنەری فەرماندەکانی سوپای عێراقا چۆن باسی ئەم بابەتتان کردوێنەوە پێشنیارتان چی بوو بۆ ئەوان سەرەکی ترین بابەت ئەوەیە کە لەگەڵ سوپای عێراقا دانیشتن پێکەوەکەی بۆ ئەو بۆشایە پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیانەیە بۆ کەمکردنەوەی کاریگەری هێزە دژەکانە کا بە تایبەتی ئێستا داعش هێزێکی تیرۆریستی گەورەیە لە ناوچەکە یعنی بڵین وەکو وجودێکی زۆر دیاریان نییە مەفارزیان هەیە بەڵام ڕۆژانە یاخود هەفتانە چالاکی سەربازیانەیە لە سنووری جێشی عێراقیە هەندێک کات دەتوانین با بڵین لە لای پێشمەرگەش لە ڕابردووە بینیومانە بەڵام ئێستا لە سنووری ئێمە تقریبان ئەوانە کەم بۆتەوە لەبەر ئەوەی ناڵین هەر نەماوە بەڵام بەپی ئەو تەقەنیانەی کە لای هێزی پێشمەرگەی ئێستا کەمتر یعنی بۆ نمونە لەوانەیە هەر هێزێک یاخود لیوایەک لە قاتعەکەی خۆیان توانیوەتی بەوەی کە بۆی دابین کراوە کامێرەی حراری هەیە کە بەکاریان هێنن لەلایەن کەمینەکانەوە یاخود لەلایەن ڕەبایەکان و یا لەو شوێنانەی کە کاریگەرە ئەتوانن مەفارزەکانی ئەوان ببینن مشوریان ئەخۆن لەبەرەوە ناتوانن نزیک بنەوە وەکو جاران ئەمەش ناکاتە ئەوەی کە بڵم ئیتر هەر بەتەواوەتی بنبر کراوە ڕەنگە سبێنێ نەتوان بێنە سەر ڕەبایەکمان لە شوێنەکەیە لە جێگایەکی جا بەڵام کۆبوونەوەکان بەگشتی بۆ ئەوەیە کە پێکەوە بتوانین کاری هاوبەش بکەین کاری هاوبەش لەسەر چی لەسەر پڕکردنەوەی بۆشایی ئەمنی کە لە ناوچەکە هەیە لەسەر کاری هاوبەش کە بتوانین پێکەوە تەمشید بکەین کێوماڵی ئەو ناوچانە بکەین کە جێی مەترسیە یاخود با بڵین گومانی لێکرێیان لە ڕووی ئستخباریەوە چ لە لای ئێمەوە لە وەزارەتی پێشمەرگەوە یاخود با بڵین لە هێزەکانی هەفتا چ لە لای با بڵین استخباراتی عێراقیەوە کە هەواڵان پێئگا بتوان ئەو شوێنانە دەستنیشان بکەن بۆ ئەوەی کە بتوانڕێ ئەو شوێنانە کێوماڵ بکرێ و کاریگەری ئەوان کەم بکرێتەوە یاخود دەستیان لێ بشێنڕێ یاخود نەتوانن لەو مەنتیقانە بمێننەوە بۆ ماوەیەکی دیاریکراو کە بیل لەوە بکەنەوە کە ئەبێ مداهەمەی شوێنەکان بکەی بۆ ئەوەی ئەو بیل لەوە نەکاتەوە کە بێت لە تۆ بدات یاخود با بڵێن چالاکێکی سەربازی بکە ئەوان لەسەر سێ با بڵێن جۆر کاری خۆیانەکەن یەکەم ئەو مەفرەزانیان هەیە کە لە ناوچەکانان لە ناوچەی خانەقین یاخود لە ناوچەی جەلەولەوە ئەوانە لە منتیقی داوێژ لە لای ئێمە تا ئێستا یەک دوو مەفرەزەیان ماوە بەڵام جگەل لەوانش مەفرەزەی مەخفیکیان هەیە لە ناو شارەکان لە ناو گوندەکان لە ناو خەڵکە چەکداری کە من دوو کەس سێ کەس ئەوانش ئەتوان چالاکی سەربازی ئەنجام بدەن بەڵام وەزعە ئەمنەکەی ئێستای عێراق وەزعە سەقامگیرەکەی ئێستا عێراق دەرفەتێکی گەورە ئەداتە ئەوان ئێمە پێش ئەوەی ئەم شتانە ڕووبا لەوانەیە چەندین جار هەوڵ درراوە بۆ ئەوەی کۆبوونەوە بکرێ بە تایبەتی لەگەڵ ئەو سێ میحوەرە میحوەری یەک میحوەری دوو کە لەو ناوچانە بتوانین کێوماڵی تەواوەتی ئەو ناوچانە بکەین بۆ ئەوەی زیاتر ڕێ لە کاریگەریەکانی ئەوان بگرین یا ڕێ لە هەر هەوڵێکی ئەوان بگرین کە لە داهاتوە بیانەوە بیکەن. کاک محەممەد بابەتێکتر هەیە کە
عێراق هەرچەنە هێزی پێشمەرگەی کوردستانیش ینی لە ڕووی پێداویستیەکانی سەربازیەوە تا ڕادەیەک ینی پرچەکە و هاوپەیمانانیش تا ڕادەیەک هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستانەکەن بەڵام بۆ ئەوەی کە حکوومەتی عێراق زیاتر سوپای عێراق لە ڕووی لۆجستیەوە لەوانەیە کۆمەڵێک کەرەسەی سەربازی هەبێت کە بتوانێت زیاتر هەماهەنگی ئێوەکە بۆ نمونە لە ڕووی فڕۆکەوانیەوە لە ڕووی ئاسمانیەوە ئەتوانێت پاڵپشتی هێزی پێشمەرگەی کوردستان بکە لەمایانە ئێوە چیتان بە فەرماندەکانی سوپای عێراق وت بۆی کە لەم ڕۆژەوە هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستان بکەن ئێمە کە با بڵین کاری هاوبەش بکەین ئەمەلیاتی تەوەسوعی بکەین ئەوان هەموو هێزەکانیان نەخەنە خزمەتی ئەوەوە لەوانە ئێمە لە ڕابردووە چێوماڵی منتیقەی داوێمان کردووە لە منتیقەی با بڵین پەلکانە و منتیقەی شۆرا و پەلکانەکان یاخود با بڵین ئەو ناوچەی کە کەلی غەڕە و غەڕە و ئەو شوێنانەی کە زیاتر بەوە ناسراوە کە داعشی تیاابێ هێزی ئاسمانیشان لەگەڵ بەکارهێناوین و ئەو توانانەی کە هەیەی خەنە خزمەتمانەوە و ئەفسەری تەنسیقمان لەگەڵا بووە هەندێک کات هێزیشمان لەگەڵ هاتووە هێزێکی هاوبەشمان لەگەڵ هاتووە ئەگەرچی کەمیش بووێ بەڵامەر گرنگ بووە لەوەی کە پێکەوە کارێکی هاوبەش بکەی لەو منتیقانە بە هەمان شێوە ئێمەش چوینەتە سنوورەکانی ئەوان چوین کێوماڵی شوێنمان کردووە هی دیاتەکانمان کردووە هی ئەو ناوچانەمان کردووە کە لە ژێر دەستی جێشی عێراقیە بەڵام ئەمان لەوانەیە لە چەند جارێک تێنەپەڕی بێ ئەمانوێت زیاتر ئەمانە زیاتر بکەین و بۆ هەموو ئەو ناوچانە بێ کە بتوانین کاریگەری زیاتر هەبێت لە ڕووی ئەمنی و ئەمن و ئاسایشەوە بۆ منتیقەکە. بەڵێ کاک محەموود بابەتێکتر ئەوەیە کە ناوچە جێناکۆکانە یعنی لەو ناوچانە هێزی پێشمەرگەی کوردستانیش لەوانەیە هەبێ و هێزی سوپای عێراقی ژەبێت لە هەندێک ناوچە تەنها هێزی سوپای عێراقیە لە ماوەی ڕابردووە بینومانە کە هەندێک جار کێشە دروست بووە بۆ مەسەن هاوڵاتیانی کورد لەو ناوچەیە و دوجار مەسەن بابەتەکە چارەسەر کراوە بەڵام هەندێک جا گلەی ئەو ئەکرێت کە سوپای عێراق ئەبێتە تەڕەف ئەبێتە لایەندار لەو کێشان ینی هەندێک جا گلەی ئەوە کرێت کە سوپای عێراق لەگەڵ ئەو عەرەبە هاوردەکانە دێتوە جۆرێک لە هاوکاریانەکە ئەم گلەیەتان گەیان بەوان کەوەی خەڵکی ئەو ناوچان هەندێک جار گلەیان لە سوپای عێراق هەیە دوێنێ کۆبنەوەیەکی فراوان کراوە ئەگەرچی من لێ نەبووم بەڵام لەو برادرانی کە لێ بوون و حزوریان هەبووە لەوانە فەرماندەی محوەرەکان من لێشیانم پرسیوە یعنی ئەوەی کە پەیوەندی بەو کارانەوە هەبووە کە پێکەوە لە هەوڵان بۆ ئەوەی کە بکرێ لەوانەیە هەندێک گلەی و گازندەی کە باس کراوە پەیوەندی بە هەوڵاتیانەوە هەبوو بێ لەوانە لەو ڕۆژانە لە منتیقی کفری هەندێک کێشە و مەشاکیلی ڕێگاوبان و ئەوانە هەبووە ڕێگایان لە خەڵکی کاسب و ئەوانە گرتووە ئەمە ئەوەش هۆکاری خۆیی هەیە یعنی بە تەنها هەر ئەوە نییە لەبەروی ئەو منتیقەیە ئەوان لایحەیەکی گومرجیان پێیە ئەمە عسکەرە جوندیەکە و ئەجینا ئەو شتەی کە دێت یعنی لە حدودەوە دێت بە ڕێگای گومرگا دێت هیچ وارد نییە جارێککە بچێتەوە خاڵێکی گومرگی تا بزان ئەمە چیە یا چی نییە لەبەر ئەو بارە نەدا گیراوە نە هیچ شتێک ئەو کاتێک کە بەڕێکراوە لەوانەیە چارەکێکی فەرق نەبێت لەگەڵ ئەوەی کە با بزانن یعنی ئەوەی کە کێشەی تایە بەڵام ئەوان بە حجەی ئەوەی ئەڵێن ئەم خاڵانەی ئێمە هیچ تایفەیەکی گومرجی لێ نییە و ئەوان جاری وایە ڕێ لە خەڵکی دێهاتەکانیش ئەگرن هەر بۆ نمونە بڵین لە پار ساڵ بوو یا مانگی پێنجی ئەم ساڵ بوو لۆریەک هاتبوو لە منتیقەی با بڵین قەرەتەپە و ئەوانەوە ویستوی بێتەوە بۆ کفری بەتاڵیش بوو تویان ساری بار مەمنوعە ئەسکەرەکە وای وتی کاکە خۆ من بارم پێ نییە وتوی نە ئاخر سیارەکەت هی بارە وتی بۆچی ئەچی بۆ کفری وتوی کاکە من خەڵکی ئەوێ ولادەم ئەوێ چۆن ئەی بچم بۆ چۆ یعنی ئەچمەوە بۆ ماڵی خۆمان یعنی ئەو ئەسکەرە لەسەر جادەکە یعنی کە پێی ئەڵێن سیاری بار مەمنوعە خەڵکی دێکش کە بارێکی هەبێ لە زەرعاتەکەی و بێنێ بۆ کفری
هەر بە قەدەغەی ئەزانێ ئەگەر پیکابێکیش بێ یاخود باری شوتیشی پێبێ هەر بە قەدەغەی ئەزانێ یاخود سارەیەکی باری گەورەش بێ هەر بە قەدەغەی ئەزانێ هەندێک کات ئەو بارانە هیچ پەیوەندی نە بە کەفریش و نە بە دووس و بەی شوێنەکەەوە نییە بار کراوە لە حدودەوە چۆن لە تورکیاوە دێت ئەچێت بۆ بەغا لە حدودیشەوە دێت لە منطقی کەلارەوە دێت و ئەچێت بۆ بەغا بەچوە ئەڕوا بە کەفری و بە دووس و ئەچێتەوە سەر ڕێگای بەغا دووس لیو ئەڕوات بۆ خوارەوە ئەمە هیچ پەیوەندی بە ئەتوانی بڵێ بە ناوچەکەش نییە بەڵام ئەوان گرفت دروستەکەن زۆر جار ئەمە کێشەیەکە لەم دو ساڵی ڕابردووە چەندین جار ئەمە دووبارە بۆ تۆ کە ئەمە کێشەیە بۆ منطقەکە لەم ڕۆژانە هەمان شت ڕووی داوە یعنی ئەمانە کۆمەڵی کێشەن تایبەت بە منطقەکە محەممەد لە خورماتوش هەمان کێشە ینی زۆر جار لەسەر زەوی زارەکانیش ئەم کێشێت دروستە بوو ینی خەڵگەیوت خەڵکی کوردی ئەو ناوچانە ئەیانوت سوپای عێراق لایەنگریەکە بوو بەڵێ تەڕەفی بەرامبەر ئەوەی کە با بڵێن جێیش هەندێک کات بە مەبەست پشتیوانی لەو خەڵکانە ئەکات ئەوش ئەگەڕێتەوە بۆ ئەو خەڵکانی ئەو قایدە مەیدانیانی کە یا ئەو فەرماندە مەیدانیانی کە لە ناوچەکانە هەن یان ئەچن بە هەڵەتیان ئەگەیەنن لەوەی کە با بڵین لە منطقەی داقوق یاخود لە منطقەی دووس یاخود لە منطقەی دبس ئەمانە زۆرترین با بڵین ڕوودا و لە ڕابردووە لەو منطقانە لەم سێ منطقەیە ڕوویداوە کە ئەو منطقانە دەیاتی کوردی تایە ئەم ناوچانە دایم ئەم کێشانیان هەیە لەبەرەوەی ئەو زەویانە جارێککە دراوەتەوە بە ئەوان جاری کە وەرگیراوەتەوە لەبەرەوەی ئەم کێشانە بەردەوامە یعنی لە ڕووی ئەوەی کە بۆشیان ساخ کراوەتەوە بەڵام هەندێک کەس بە مەبەست بە دەمارگیری نەتەوایەتی ئەم کێشانە جارێککە ئەهێنێتەوە ئەو خەڵکانی کە ئێستا با بڵێن ئەمنێتی منطقەکانیش ئەپارێزن جگەل لە ڕوویە ئیدارەکەیشی کە حکومەتە لەو منطقەیە خۆیان بوونەتە بەشێک لە لایەنگری ئەوانەی کە هاتوونەتەوە بیانەوە منطقەکە داگیر بکەن و یا زەوی کوردەکان داگیر بکەن جگەل لەوەش فەرماندە سەربازەکانیش ئەکەونە ئەو هەڵەیەوە کە هەندێکات لایەنگری ئەوانەکەن و هەندێک کات ئەتوانین با بڵین تهدیدیشان بەهێز کردووە بۆ سەر هاوڵاتیانی کورد لە ناوچەکە چکە ئەوش بەڵگەی پیشانەدا ئەمیش بەڵگەی پیشانەدا بەڵام وەرە ئەم بەڵگانە ئەو هیکەیە ئەم هیکەیە یعنی لەوانەیە ئەو بەڵگەیەکی حکومەتی پێشوو پیشان بدا بەڵام ئەم بەڵگەیەکی ئەم حکومەتە پیشانەدا کە ئەم زەویانەی بۆ گەڕاوەتەوە لەبەرەوە حەق لە لای هاوڵاتیانی کوردەوە ئەو منطقەیەش منطقەیەکی کوردیە و دێهاتەکانیش کووردە حتا ناوەکانیشە تا ئیسار وەکو خۆی ماوەتەوە کە ئەو منطقانە منطقەیەکی فراوانن و شوێنێکی حیاتیشە بۆ ئەو منطقانە و بۆ هەرێمی کوردستانیش ئەو ناوچانە. بەڵێ کاک محەممەد وا پرسیارمەوە بێ کە هەم ئێوەکو هێزی پێشمەرگەی کوردستان هەم سوپای عێراقیش هاوپەیمانان چیان پێوتن سەبارەت بە دۆخی ئێستای عێراق چکە خۆت وەکو پێشتریش ئاماژۆ پێکرد کە دۆخی عێراق دۆخێکی تا ڕادێک ئاڵۆز و مەترسیدارە پێیانوتن کە ینی ترسی ئەوە هەیە کە جارێکی تر تیرۆرستانی داعش جم و جۆڵی خۆیان دەست پێ بکەنەوە ینی ئەم هۆشداریاندا بەڵێ ئەم هۆشداریە شتێکی دیارە هەم لەلایەن هاوپەیمانانەوە هەم لەلایەن خۆشمانەوە هەستی پێکرێت چکە تۆ بەڕاستی ئەوە هێزێکی تیرۆریستی گەورەیە کە لە هەل ئەگەڕێتۆش هەلەکەی ئەگەر بۆ بڕەختێنی ئەو ئاسانتر ئەتوانێ بێتەوە ناوەدی یاخود با بڵێن ئەو کارە ئاڵۆزیانە بکە کە پێشتر کردوێتی اینجا حەجمی کارەکەی گەورەی کارەکەی بچووکە یا گەورەیە مهم ئەوەیە ئاڵۆزی لە ناوچەکە و مەترسیەکی گەورەیە هەتا ئێستا مەترسیەکی گەورەیە بە تەئکید هاوپەیمانان بەردەوام تاکید لەوە ئەکەنەوە کە ئێمە خۆمان ڕێک بخینەوە کە ئێمە خۆمان ئامادە بکەین لەبەرەوەی شەڕ یەقەی پێگرتوین و دەرگای پێگرتوین ئەمە شتێک نییە بە بەردەوامی پێمانەڵێن هێزەکانتان ڕێک بخەنەوە هێزەکانتان خۆیان هاتوونەتە سەرخەل لەگەڵمانە بۆ ئەوەی کە بەشێک بن لەوەی لە ڕێخستنەوەی هێزەکانە. دەست خۆش بۆ بەڕێز محەممەد ڕۆستەم جێگری فەرماندەی میحوەری دوو هێزی پێشمەرگەی کوردستان سپاس دەکەین کاک محەممەد لەگەڵمانە بووی ماندوومان کردی بەخێر بێ سەر چاوان زۆر سپاس بۆی.